بنەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوی ئێمەتان لەبێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێت بانیتان باش خۆشحاڵین کامڕۆژ بارمەتیاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ و بابەتینەوە هاتینەوە خزمەتەوەی عزیز و خۆشەویست بۆ هیوای کە تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بمێنەوە هەموو لایەکتانش ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا چەند بڕگۆ بابەتێکی جیاوازمان هەیە کە دواتر لەسەر هەر یەکەیان و لە کاتی خۆیدا ئاماژەی پێدەدەین کە بڕگۆ بابەتەکان چین و بەڵام تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و ڕاستەوخۆ دەستەکەین بە گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان کە باس لە گرفتێکی تەندروستی دەکەین کە دووچاری ڕوخساری مرۆڤ دەبێتەوە کە ئەویش بە نەخۆشی یان بڵین بە ئازاری دەماری پێنجەم ناو دەبرێت کە زیاتر ڕوخساری مرۆڤەکان دەگرێتەوە. بەڵام ڕەنگە هەتا ئێستا ئەم جۆرە نەخۆشیان لە نێو هاوڵاتیاندا ئاشنایەتێکی وایان نەبێت یاخود زانیاریەکی زۆریان نەبێت لەسەر ئەم جۆرە نەخۆشیان لەسەر ئەم ئازارە بۆ پێی کە کەمتر هاوڵاتیان دووچاری ئەم نەخۆشیە دەبن بە بەراورد بە نەخۆشیەکانی تر. ئەنجا ئێمە ئەمڕۆ بازەوە دەکەین بزانین ئازاری دەماری پێنجەم چییە و هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشی یان بەم ئازارە چیە و نیشانە و ئاماژەکانی چین و چۆن جیا بکرێتەوە لە ئازارەکانی تری بەشەکانی ڕوخسار چۆن جیا بکرێتەوە بە چیا بیناسینەوە. لە هەمان کاتیشدا باز لە چارەسەرەکەی دەکەین هەڵبەت لە هەموو نەخۆشیەکە و لە هەموو گرفتێکی تەندروستیە چارەسەرەکەی بابەتێکی گرنگە و کە پێویستە قسەی لەسەر بکرێت. گفتوگۆی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر عەتا فایق کابڕێزی پسپۆڕی بێهۆشکاری و چارەسەرکردنی ئازارن. دکتۆر عەتا بەیانیت باش و بەخێراتی. زۆر سپاس دکتۆر. هەر بۆ بەرچاوڕوونی ئێمە بۆ بەرچاوڕوونی بینەرانیش سەرەتا وەکو ناساندنێک مەبەستمان چییە لە ئازاری دەماری پێنجەم؟ بڵێ پێشەکی بە بزانین دەماری پێنجەم چییە؟ طبعاً لە دەماغی ئینسانەوە 12 دەماری سەرەکیەتە دەرەوە بە ڕقم ناونراون. ئەم دەماریان دەماری پێنجەمە ڕقمەکەی دەماری پێنجەمە بە ئینگلیزەکەی ترایجێمینەڵ نێروی پێوترێت. ئەم دەمارە بەرپرسە لە هەموو هەستێکی ڕوخساری مرۆڤ. طبعا لە هەردوو لە لای ڕاست و لای چەپ دوو دەماری جیاوازن عینن یەک لە دەماغی ئینسانوێنە دەرەوە و بەرپرسن لە هەموو هەستێکی تەمان سێ بەشە ئەو دەمارە ئەبێ بە سێ فەرعەوە. فەرعێکیان بەشی سەرەوەی ئەگرێتەوە کە تا چاوێت، فەرعی دووەمیان سەر ڕوومەت و تالودێت، فەرعی سێمەشیان چەناگە تا ناوەڕاستی چەناگە و ناوەڕاستی لێوێت. باشە ئەم دەمارە لە ناو دەماغە یەک پارچێ بەڵام کێتە دەرەوە ئەبێ بە سێ فەرعەوە هەر فەرع و ئەو مەنتیقانیان ئەو شوێنانە فەرمانی خۆی هەیە بۆ شوێنانە. ئەمە لە ئینسانی تەبیعیە هەستێکی ئەعتیادی تێهاتێ و لە ناویشەوە هەموو دانەکان دانی سەرەوە دانی خوارەوە ئەو دەمارە تەزویدی ئەکات با بڵێن ساینەسەکانیان بڵێن جیوبەکان هەر ئەو تەزویدیەکات لەبەر ئەو لە ناویشەوە ناوەڕاست لایەکی زمانیش هەر ئەو دەمارە تەزویدیەکات. یعنی بەڵام با بڵێن هەستە جوڵە نییە زیاتر، یعنی هەستی ئازارە سەرمایە گەرمایە ئەو هەستانەیە ئەو دەمارە لە تەبیعی ئەم دەمارە ئەعتیادی ئیشی خۆی ئەکاتەوە ئەو هەستانە ئەگوێزرێتەوە و هیچ مشکلەیەکی نیە و هەمومان ئەو دەمارەمان هەیە و مشکلمان نییە. بەڵام نەخۆشیەکەیە کە پێڵەن ئازاری دەماری پێنجەم یان بە ئینگلیزەکەی پێڵەن ترایجێمینەڵ نیوڕالجیا. ئەم نەخۆشیە نەخۆشیێکی زۆر باو نییە چونکە تقریبا لە 5000 کەسا یەک کەس تووشی ئەو نەخۆشیە بێت و عادەتەن لە دوای 40 ساڵیان لە دوای 50 ساڵیەوە تووشی ئەو نەخۆشیە بیت. و ئەگەر بین ڕێژەی خانمان و پیاوان جیا بکەینەوە تقریبا لە خانمانە دوو ئەوە زیاترێکەوە لە پیاوانە و سەبەبەکەی تا ئێستا نازانێت سەبەبەکەی بۆچی زیاترێکە و وەکو تاریخیش بۆ یەکەم جار ئەم نەخۆشیە دکتۆریشی بەریتانی دۆزیوێتیەوە کە ناوی جۆن فازەگریڵە لە ساڵی 1970 لە لەندەن یەکەم راپۆرتی لەسەر ئەم نەخۆشیە بڵاو کردوتەوە. ئەم نەخۆشیە چۆن نەخۆشەکە هەستی پێ ئەکات؟ باشە دکتۆر کاڵی لە 5000 کەسا یەک کەس تووشێ بێت لە هەرێمی کوردستانە داتاکان چۆنن بۆ لە هەرێمی کوردستانە بەڕاستی داتایەکی زۆر وازەحمان نییە بەڵام ژمارەیەکی زۆر نەخۆشمان هەیە و بەداخەوە یعنی کە ئاڵم زۆربەی زۆری ئەو نەخۆشانە کێنە لای من زۆربەی زۆریان وا تەشخیصکراون کە ئازاری دانیان هەیە هەموو دانەکانیان هەڵکێشاوە یعنی دان لە دوای دان هەڵیان کێشاوە سێگار ئازارەکەی هەیە چونکە هەر عینەن ئەو دەمارەیە کە تەزویدی دانەکانیشەکات. باشە بعضێکیان هەیە من نەخۆشەکەم ئێستا تا ئێستا 3 جار عملیاتی جووبی بۆ کراوە باشە
وازانراوە کە مشکلەکە لە ناو جیبەکایەتی بەڵام سیرەکە عملیاتیەکەم دووەم سێم هەر ئازارەکەی هەیە لەبەر ئەوە هەمانە لە کوردستانە و ژمارەی زۆریشمان هەیە. کەواتە ئێستا بێنە سەر دەستنیشانکردنەکەی دەستنیشانکردنەکەی چۆنەکەەوە ڕەنگە بابەتێکی زۆر گرنگ بێ هەم بۆ ئێوە کە دەستنیشانی بابەتێکان هەم بۆ نەخۆشەکە خۆشی. بەڵێ طبعاً دەستنیشانکردنی ئەم نەخۆشە زیاتر بە تشخیصی سەریریە با بڵین بە بینینی نەخۆشەکە و مجموعەیە پرسیارە لێ ئەەکەیت چونکە فەحسێکی تایبەتی و نییە کە پێ بڵێ ئەو دەمارەت وەکو خۆی ئیژناکە بەون منە بە فەحسی خوێنە یان بە فەحسیکەیە دەرناکە ئەم دەمارە کە ئەو نەخۆشی هەیە زیاتر نەخۆشەکە خۆی هەستی پێکات بڵێ ماکەکانی لە نەخۆشەکە هەیە چونکە تۆ کە فەحسەکانی بۆکی بۆ منە نەخۆشەکانێری بۆ مجموعەی فەحسی خوێن سێرەکی هەمی بە تەبیعیەتەوە زۆربەی زۆری جار نەخۆشەکانێری بۆ ئەشعەی سەری یان بۆ ئەشعەی تەنووری سەری سێرەکی هەمووی تەبیعیە لەبەر ئەوە زیاتر تەشخیصکردنی ئەم نەخۆشیە بە ڕاستەخۆیەکە لەگەڵ نەخۆشەکە قساکەیت و باسی ئازارەکەت بۆکات و ئازارەکەشی چۆنە شەر نییە هەر سێ فەرعەکە بەیەکەوە ئازاری هەبێت جاری وایە بەس فەرعی خوارەوەی کە چەناگە تەزوی دەکات ئازاری هەیە جاری وایە بەس فەرعی ناوەڕاستی کە بەس بڵین پوشی سەرەوە و لەگەڵ ڕوومەتە تەزوی دەکات لە لای جۆچکەوە تا لای لوت تا ناوەڕاستی لوتی جاری وایە فەرعی سەرەوەی کە چواردەوری چاو و پشتی سرت ئەم پێشوی سەر عفوت تەزوی دەکات. دکتۆر لای ڕاست و لای چەپ ئەکرێ هەردووکی بەیەکەوە زۆر زەحمەتە ئەمە ئەم نەخۆشیە زۆربەی زۆری کات یەک لای نەخۆشەکە ئازاریێت یەک لای نەخۆشەکەی ئازاری هەیە و ئازارەکەش چۆنە یعنی کە ئازارەکە باسەکرێت یەکێکە لە بەقوترین ئازارەکان کە ئەبێتە هۆی ئەوەی نەخۆشەکە تووشی خەمۆکی و دیپرێشنیەکات تووشی کە ئابێ ئەکات و لە زۆربەی زۆری وڵاتەکان یەکێکە لە سەبەبی ئەوانەیە کە نەخۆش خۆیان ئینتیحارەکەن ئەمنە ئازارەکەیان زۆرە باشە چونکە ئازارەکە بەردەوامە ئازارەکە چۆنە با بڵین لە 40 ساڵ بۆ 50 ساڵ دەست پێکات لەو عمرەیە دەست پێکات لە پڕێکە ئازارێکی چیژ وەکو بروسکەی کارەبا بەم مەنتیقایەت باشە ئازارەکە بۆ ماوەی نیو دقە بۆ 2 دقە بەردەوام ئەبێت باشە ئیتریان وتانی ئەم دەمارە ئەگرێتەوە یان 2 دەمارەگرێتەوە یان جاری و هەر سێ دەمارەگاگرێتەوە بە پێی نەخۆشەکە و ئازارەکە ناو بەناو بم 2 دقە بەردەوامە بێ و دابڵێتەوە جاری وا هەیە لە سەعاتێکا 10 جارەوە ئازاری بۆیێت بەڵێ جاری وای لە ڕۆژێکە 100 جار ئەو ئازاری بۆیێتەوە نەخۆشەکە ئیتر وای لەکە نەخۆشەکە وردە وردە لە حیاتی بێزار ئەبێت و دەسەکە بەگەڕان بە دوای سەبەبی ئازارەکە وەکوتمان زۆربەی زۆری نەخۆشەکان ئەوانە کێنە لای من زۆربەی زۆری لای نەخۆشی دانەوە لای دکتۆری دانوێن بۆ لای من لە ئەساسەوە تشخیص کراوە کە دانی کلۆرە یان دانی حەشوی بۆ کرا دانەکە لابات حەشوی بۆکات هەر مشکلەکەی هەروکو خۆیەتی باشە دکتۆری دانەکە نازانێت کە ئەمە دانەکەی گرفتێکی خۆی تشخیصەکە زەحمەتە چونکە نەخۆشەکەیەتە لات ئەڵێ ئەم دانە مێشێت یان تۆ بەنسبە دکتۆری دانەکەش خۆ زەحمەتە نەک هەر لێرە لە حتا لە وڵاتانی دەریشەوە کە زۆر پێشکەوتون لەو مەجالەیە هەر بۆ مشکلەیە هەر عینەن بۆ مەراحلانە ئەڕوات نەخۆشەکە بەڵێ ینی بابەتەکان لە کوردستانە ینی بۆ مەراحلانە هەمووی ئەڕوا بۆ ئینانەیە اینجا ئەگاتە لای ئەو پسپۆرانە کە تایبەتن بەمە چونکە تۆ زۆربەی زۆری ئەو نەخۆشانە کە فەحسیان بۆ کەسێکی لە فەحسا تەبیعین کەمێکیان نەبێت کە سەبەبێکی هەیە بۆ ئەو نەخۆشە بۆ نمونە ئەو دەمارەی کە لە دەماغیاتە دەرۆجاری وا هەیە بەهۆی لویەکەوە زەختێکی چۆتە سەر باشە ئەوە لە میفراسەیان لە فەحسی تەنووریا دەرەکەوێت یان جاری وا هەیە بۆریەکی خوێن بەتەنیش ئەو دەمارە ئەڕوا و تەسیەکاتەوە دەمارەکەی زەخت لێکات ئەمە سەبەبێکی عادەتەن ئەمە لە گەنجەکانەیە ئەگەر نەخۆشێک پێش 40 ساڵ بەم نەخۆشیە دەرکەوت ئەبێ زۆر بە وردی بە دوایە بگەڕێ چونکە عادەتەن لەو گەنجانەیە سەبەبێکەیە بەس لە دوای 40 ساڵ و 50 ساڵەوە سەبەبەکەی نەزانراوە و هەر خۆی حساسەتی دەمارەکەیەکە و ئازارە دروست دەکات کاتە گری مێشکی شەتوانین بڵێن یەکێکە لەکان بەڵێ لەبەرەوە هەموو نەخۆشەکات یەکێک لەوانە گری مێشکە یەکێک لەو نەخۆشیانەی کەوای لێکەوە کووتمان یەکێک لەو بۆری خوێنانە بە تەنیش دەمارەکە ئەڕوا و دەمارەکە تەسکەکاتەوە ئەو بۆریکە پێ ئەڕاتەوە ئەو حساسەتی ئاتێ نەخۆشیکە پێڵن مالتیپل سکلۆرۆسیس یان پێڵن تصلب شرعین تصلب الأعصاب ئەوە شەر یەکێکە لە سەبەب باشە دکتۆر باست لە هۆکارەکانی بوونیم ئازارەکە بەڵام چی وا لە کەسەکە دەکایە لە نەخۆشەکە کە ئازارەکەی زیاتر بێت بڵێ ئازارەکە جاری وای لە خۆی دروستە بێت بەڵام زۆربەی زۆری کات جاری وای بەس هەوایەکی ساربەر دەمشاوتەکەی ئازارەکە دروست دەکات جاری وا هەیە لە وەختی ناخواردن و جیونی
خواردنان دروست دەبێت بە زۆری لە پیاوانە لە کاتی ڕیشتاشینە نەخۆشمێ لە کاتی ڕیشتاشینە لە دکتۆر کە ڕیشمەتاشم ئەزان هەستەکەم بە چەقۆ بیناریەکان بەعزێ کەسێ لە وەختی دانیشتنا لە وەختی دانیشتنا بریسکێکی بەقوە دێتە دروستیەکات و نەکات جاری واشەوە کوتمان لە خۆی دروستە بێت باشە لەبەرەوە سەبەبەکانی زۆرن کە دروستیەکان من دروست بوونەکەی بڵێم بۆ زیادبوونی ئازارەکەی هەرمانە بوو کە باسی لە خانمانە مایکەپکردن هیچ کاری بەتەئکیدی لە وەختی میکەپە یەکێک لە خانمانێکی لەوانەیەکە لە وەختی میکەپە اینجا هەر بۆ ئەو کە باسی میکەپت کرد یەکێک لەوانەیە کە پێڵەن کەیس ریپۆرت خانمێک لە بریتانیا ئەم ئازاری هەیە باشە زۆر محاولەکار علاج ناکرێت هینەکات ینی بۆ جوانکاری بۆ تەکسەکە بڵین بۆ چلۆچێکی بۆ تەکسەکە کە بۆ منطقی ئەکات ئازارێکی نایڵێت تەوانەوێکێکە لەو کەیسانی کە کراوە هەر شەرنی میکەپەکە ئازارەکە بۆ زیاکە جاروێ لەوانەیە بەکردنی بۆ تۆکسێکیش ئازارەکەی بەڵێ ئەوەیەکە لەو بەس یەک نەخۆشیە کە ئەڵێ میکەپەکەیان بۆم نەکەوتی لە پیاوانەکە ڕیشانە تاشن هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوانی هی ئەوەیە کە ئەجوڵێت یاخود دەستکاری ئەکرێت خۆی ئەو عادەتەن دەمار کە بڵێن لە مێشکوێتە دەرەوە دوایی وردەوردە بڵاو بێتەوە دەماری بڵێن هەستیارەکان دروستەکە لەسەر پێزیان لە ناودانەکان کە تۆ ئەو هەستیارانە تەحفیزەکە یان ستیمولیشنەکەی باشە با بڵێن هینی کارەبای ئەنێرێ بۆ ناو مێشک ئەی جوڵێنێت ئەی خروشێنە دەمارەکە خروشێن ناو مێشکات لەبەر ئەوە ئازارەکە دەست پێ کاتە هەر جوڵێکە توانین بڵێن بۆ زیادبوونی ئازارەکەی جوینی یان دانشتن ئەوانە هەمووی سەبەبە باشە ئێستا ئەگەر بینە سەر چارەسەرەکەی چارەسەرەکان چەند ڕێگامان هەیە بۆ چارەسەر وەکوتمان ئەمە نەخۆشیی درێژخایانە بەڕاستی یەکێکە لە نەخۆشی درێژخایانەکان کە چارەسەرەکانیشی زەحمەتن بەداخەوە کە ئاواهی ئەڵین بدایەت بە چارەسەری ئاعتیادی دەست پێەکەین بە مەجموعەیە دەرمان وەکو دەرمانی ئازارشکێنەکانی تر ئەگەر لە پارستۆلۆ دەست پێ بکەین یان لە جەماعەتی پرۆفین و ئازارشکێنە بەقوتەکان یان حتا دوای ئەوە کە بۆی زیاب بکەیت دەرمانە بەقوتەکانیان بۆ زیاکەیت لەگەڵیشە تێکەڵاوێکی لەگەڵ دەرمانی گەشتکەیە بەڵێ ئەو دەرمانانی کە بۆ گەشتکە بەکارهێنن بەیەکەوە ئەم دەرمانانە بەکارهێنن جاری وایە ئەچیتە دەرمانی بازڵین دژە خەمۆکی یان ئەنتی دپرسن بەکارهێنیت و زۆربەی زۆری نەخۆشەکان بە ساڵان بە چەندەها ساڵ ئەم دەرمانانە بەکارهێنن و بدایەت بە جورعەیەکی کەم دەست پێەکەی بە دوای وەرە و دەزیایەکەیت جاری وایە ئەمنە جورعەیەکی زۆرئی بە نەخۆشەکەم با بڵین تەسیری لاوەکیەکانی دەرمانەکە زۆر زۆر لەسەر نەخۆشەکە دەرەکەوێت سێکی دایمە بێهێزە هۆشی زۆر زۆر لەسەر خۆی نییە و ئازارەکەی هەر هەیە باشە زۆر جایتر نەخۆشەکەی تر وەکو بۆ باسکەری لێرە لای خۆمانە نەخۆشەکە تووشی کە ئاباکە یان بەعزێکیان هەیە تووشی انتحار و سیوسای دەڵێت تێمپەکە بەڵێ دکتۆر چەند سلایدێک لەگە خۆتایە ناوە ئەگەر هاوکاران یارمەتیمان بن سلایدەکان بڕوات ئاماژەی پێ بێت بەڵێ ئەمە تاریخی ئەو دکتۆرەیە کە ناوی جۆن فادر هێڵە لە 1973 ئەم نەخۆشی دۆزیێتەوە تەمەنەوەکو باسمان کرد ئەمە هەر سێ فەرعەکەی ئەو تراجیمینەڵە ئەو فەرعی سەرەوەیان فەرعی ڤیوەنی پێوەتێ کە چوار دەوری چاو و ڕەنگەشینەکە بەڵێ ڕەنگەشینەکەی دوایی ئەوە زەردەکەیە کە فەرعی دووهەمیانە ڤیتووە با بڵێن زیاتر ئەوە ڕوومەتەگرێتەوە لەگەڵ پوشی سەرەوە و لەگەڵ جیوبەکانە و لاشی دووتی شەگرێتەوە فەرعی سێمیشیان سوورەکەی کە خوارەوەی ڤیستری پێوترێت ئەمەی تر لە پشتی یۆژگۆ دەست پێەکە تا ناوەڕاستی چەناگە و شێویلگی خواریشەوەگرێت تاڵەن کەمە لە ڕووکاری دەرەوە لە ڕووکاری ناویشەوە ناودەمیشەگرێتەوە بڵێن شەویلگە و زمان و دانەکان و پووک و ئەمانش هەمی ئەگرێتەوە دکتۆر هۆکارەکان بەپێی ئەو ڕنگانە بڵێن با بڵێن ڕەنگەکان ئاسانترە بەپێی ڕەنگەکان هۆکارەکەی گۆڕی یاخود هەرە هۆکارانی کە باست کرد گشتیە بەڵێ عینەن هۆکارە بەس ئەمڕۆ ڕسمە بۆی واڕەنکراوە بۆی جاکرێتەوە بەڵێ مەبەستم ئازارەکەی کە لە کام بەشا دروست بێ هۆکارەکەی گۆڕێت یاخود عادەتەن هۆکارەکەی کە زۆربەی زۆری نەخۆشەکان هۆکارەکەی نەزانراوە باشە ئەوانەی کە زانراون خۆشبەختانە عیلاجەکەی ئاسانە چونکە بۆ نمونە ئەگەر تۆ وەرەمێکت هەبێت وەرەمەکە لە ئابیت ئەگەر بۆرێکی خوێنت هەبێت زەختێکی خسبێتە سەر ئەوە بە عملیاتێکی کردنەوەی کاسی ئەوە لە ئابیت و مۆزوعەکە حل ئەبێ بەڵام زۆربەی زۆری نەخۆشەکان هۆکارەکەی نەزانراوە باشە لەبەر ئەوە سیرەکەیت لە چارەسەری وەرە هاتین سەر چارەسەرکردنی نەخۆشەکە لە چارەسەرکردنەکانە ئەگەر بچینە سەر ئەم سلایدێکی ئێستا بێزەحمەت لە چارەسەرەکان هاوکارانم یارمەتیمان بە سلایدێکی تر بەڵێ ئەمە یەکێکە لە چارەسەرەکانی و تقریبان لە دنیا لە هەموو نوع چارەسەرەکان باشترێکە لەژێر بەنجی مەوزعیە
لە ڕێگەی نیدڵێکەوە دەرزێکی باریکە دەرزەکە درێژە بەڵام باریکە ئەچیتە سەر ئەو دەمارەی کە دەماری پێنجەمە تەمان ئەو دەمارە لە ناو مێشکایە بە بەکارهێنانی مەجموعەیەک جیهازی لەکوێ بۆی بەکارهێنرێت بڵێ خۆی عادەتەن لە 2 سانتین لە تەنیشت ڕوومەت لە تەنیشت دەمیەوە ئەچیتە ژوورەوە طبعا ئەم ڕسمە کە ئاوای کراوە ئەمە لە ژێر جیهازی ئەشیا ئەو جیهازی سۆنەر و جیهازی سیتیسکانایە دوای ڕسمەکانی کەش دەرەکەوێت بەڵێ ئەو دەرزیە ئەبێتە سەر ئەو دەمارە طبعا ئەو دەمارە سێ فەرعی هەیە لە ڕێگەی جیهازێکی تایبەتیەوە کە پێڵەن رادیۆ فریکوێنسی تەرەدوت حراری تۆ ئەو دەمارەت ئەدۆزیتەوە کە نەخۆشەکە ئازاری هەیە نەخۆشەکە قسەی لەگەڵاکەیت تەحفیزی دەمارەکە ئاکەیت بۆ نمونە ئەگە دەماری خوارەوەی بێت بەشی خوارەوەی بێت ئەوە ئێستا بۆ نمونە بەو شێوازەیە ئەوە لە ژێر بەنجی مەوزوعەیە بۆ شێوازە ئەو نێزڵ ئەچێتە سەرەوە ئەچێتە ناو تراژیمینەڵ گانگلێنەکەەوە باشە کە گەیشتێت تراژیمینەڵ گانگلێنەکە پێشتر ئەچوتە ناو گانگلێنەکە و کۆن با بڵێن 100 ساڵ پێش ئێستا و مادەیەکە دائنا ئەو دەمارەتە سووتانیانی وەکو بۆ نمونە مادەی کحۆلیان گلیسرۆڵ هەموو دەمارەکە هەموو برانچەکانی تەسووتان هەرسێ برانچەکەی بەڵام ئێستا خۆشبەختانە ئەم جیهازی RF هەیە تۆ ئەتوانیت بەدڵی خۆت دەمارەکە تهدیدکەیت چونکە لەگەڵ نەخۆشەکە قساکەیت تحفیزی دەمارەکانێکی دەماری خوارەوێتی ناوەڕاستێتی یان سەرەوێتی کە تحفیزت کرد لە شوێن تحفیزەکەیە ئەو دەمارە لە کارەخیت بە جیهازێکی تایبەتیان ئامێریکی تایبەتە کە پێڵن تەرەدوت حراری رادیۆ فریکوێنسی باشە ئەو دەماری کە تۆ ئەتەوێت نەکەم و دەمارەکان بێکەوە باشە لە کارەخیت کە لە کاریەخیت نەخۆشەکە ئازاری نامێنێت بە هیچ شێوەیە ئازاری نامێنێت ئازارەکەی کە ئەڵی نامێنێت هەمیشەی نامێنێت یا ڕایگرێ بۆ چ مانگێک سێریکەم نەخۆش هەیە 10 ساڵە بۆی کراوە ئازاری نەماوە نەخۆشیش هەیە دوای 6 مانگەیەتەوە ئازاری بۆ دروست بۆتەوە بەڵام ئەتوانی بۆی دووبارەکەیت ئەم جیاوازە لە نێوان کەسێ بۆ کەسێکی تر بۆچی هەر ئەمەش تا ئێستا نەزانراوە تا ئێستاش نەزانراوە اینجا تۆ ئەو دەمارش کە بڵێن تەرەدوت حراری بۆ ئەوکەیت ناتوانانی بە تەواوەتی لە کاری بخیت چونکە ئەو دەمارە مجموعەیەکی ئیشی کەشی هەیە بۆ نمونە جیون با بڵێن کە تۆ پاروێک ئەژووی تو ئەمانە ئەو دەمارە ئیشەکات مەسئول ئەو دەمارە مەسئول لی لەبەر ئەگەر تۆ دەمارە بە تەواوەتی لە کار بخیت یعنی ئەو لایی کە بۆی ئەکەی سەیەکی نەخۆشەکەیەتەوە من نەخۆشم هەیە ئێستا یەتوانێت دکتۆر ئەم لایم ناتوانم خواردنی پێ بخۆم بەس خۆشبەختانە ئەو با بڵێن ئەو مەوزوعانە کاتیە جاری وایە 6 ڕۆژ بۆ 6 هەفتە ئەو دەمارەی بڵێن هینی جوڵەکەی لە کارەکەی دوای وردە ئیشەکاتەوە بەڵام ئەوەی کە زۆر ناخۆشە نەخۆشەکە هەستەکە بە سڕی ئەو منتقەی کە بۆ وەستان و سڕە تاکەی سڕە عادەتەن با بڵێن 4 بۆ 5 لە سا نەخۆشەکان سڕە بن جاری وایە 6 مانگ سڕە بێت ئەو شوێنەی 6 مانگ سڕە بێت بەڵام زۆربەی زۆری نەخۆشەکان یان هەموو نەخۆشەکان سڕەکەیان زۆر پێخۆشترێکە لە ئازارەکە چونکە ئازارەکە وەکو بۆم باس کردی خۆی ئازارەکان کە لە توبا زۆریان با بڵێن لە بواری پزیشکیە زۆر ناخۆشن ئازاری جەڵدەی دڵە یان ئازاری مناڵبوونە ئەم ئازارانە کەمن و فترەیەکە و نامێنێ بەزەم ئازارە بەردەوام لەگەڵ نەخۆشەکەیە و با بڵێن ڕێژەی ئازارەکەش ئەمنە زۆرە ژیانی نەخۆشەکە تێگەیات هەموو ژیانی نەخۆشەکە تێگەیات لەبەرەوە ڕازیە بە سڕبوونەکەی لە دوای ئەو 6 مانگی کە باسێکی ئەڵێ سڕ ئەبێ لە دوای ئەوەی کە سڕیەکەی نەما ئازارەکەی بۆ گەڕێتەوە یاخۆی زۆریان ئازاریان بۆ ناگەڕێتەوە ئەگەر حتا بشگەڕێتەوە لەگەڵ ئازاری یەکەمە زۆر فەرقی هەیە لەوانەیە لە سادێ ئازارەکەی هەبێ باشە من نەخۆشم هەیە بۆم کردووە دوای 2 ساڵ کە یەتەوە بۆلام ئەڵێ دکتۆر تەنها لە وەختی دانشۆرنێکە بریسکێکی بەسیط دێ و تەواو ئەڵم لەگەڵ پێشترە چۆن پێشتر ئەڵێ خەوم نەبوو حیاتم نەبوو وینم نەبوو لەبەر ئەوە تۆزێ بەوە ڕازیە کابرا تۆ لێوە ئەهێنیتە نەخۆشەکە لێوە ئەیخیتە سەر ئەمە زۆر پێ ڕاست درستە دکتۆر ئەوەش سلایدی ئەمە خانمێکە لە وەختی ئازارەکەی تەماخە ڕسمەکە دروست کراوە ئەوە دەمارەکەیە کە سێفرعەکەی لێ بێتەوە و دەمار ڕئیسەکەیە کە لە ناو دەماڕایە و فەرعەکانی لێ بێتەوە تەمان نەخۆشەکە بەو شێوازەیە بۆلات جاری وایە ئەمنە ئازاری هەیە نەخۆشەکە ئەکەوێ بەلایەن ئەم لایی تەواو تێکەچێتەوەکەوێت بەلایە و ینی لەگەڵیشە چاوی ئەجوڵێتەوە ئەم لای تاو دا ئەکەوێت باشە تقریبا لەو ڕسمە بۆ نمونە ئێستا ئەم ڕسمیان ئەگەر بگەڕێنە بۆ ڕسمی پێش ئەوە بێ زەحمەت دوای ئەمە ئەو جیهازانەیە بۆ نمونە ئەمە سیتیە لەگەڵ فلۆرۆسکۆپی گایت با بڵین ئەشعەی تەنووریە و لەگەڵ ئەشعەیە بەم شێوازە ئێمە ئەتوانین بچینە سەر ئەو دەمارە و دەمارەکە تەحدیدکەین باشە
دوای ئەم ڕسمە ڕسمێکی کەمان هەیە بێ زەحمەت طبعا پێشکەوتوو هەیە باشە ئەمە گامانایڤە ئەمە وەکو کڵاوێک وایە ئەکرێتە سەری نەخۆشەکە ئێستا لە عێراقا تەنها بەس لە بەغا هەیە ئەمە باشە ئەم گامانایڤەش وەکو کڵاوێک ئەکرێت سەر نەخۆشەکە بە ئەشعای گاما ئەچێتە سەر ئەو دەمارە و دەمارەکە لە کارەخە هەر عینەن بڵێن عینەن مەبدەە بە دەجاتەوەی تۆ بە نزلە بشیتە ژوورەوە نەخۆشەکە کڵاوێک لەسەرکات بە بەنجی عامە و ئەو گامانایڤە طبعا مجموعەت ئەمە جیازێکی زۆر پێشکەوتووە لە بەغا هەیە ئێستا و ئەو دەمارە لە کار ئەخات طبعا ئەمەش نوعێکی کێ لە جیهازێکی ئەمەش هەر تازەیە ئەمەش سیتیسکان و ئێمارای بەکار ئێنرێت وەکو وایە نەخۆشەکە ناو سەری نەخۆشەکە ببینی لەمەش ئەمە بۆ دەستنیشانکردنەکەیت بەڵێ ئەمەش هەر بە دەرزێکە ئەچیتە ژوورەوە بەڵام زیاتر ینی زۆر دەقیقتر ئەچیتە ژوورەوە بۆ ئەو شوێنێکە ئەتوێت بیکەیت بەڵێ طبعا ئێستا ئەگەر ئەمە سێریکەیت ئەمە نەخۆشیەکەم نیدڵەکە چۆتە ژوورەوە ئەمەوتمان ئەو دەمارە لە کارەخەیت ئێمە باسی RFمان کرد ڕادیۆ فریکوێنسی کە دەمارەکە وەکو کەویەکات مجموعەیەکە هەیە دەمارەکە باڵۆنی تێدانێ ئەگە سێریکەیت ئەو نیدڵە بەڵێ باڵۆنەکە تۆ چیتە سەر دەمارەکە و باڵۆنەکە پڕەکەیت لە با بڵێن لە نۆرمال سەلاینیان لە مغەزی ئەو باڵۆنە زەخت لەسەر دەمارەکە با بڵێن تێکەشکێنێت هەموو دەمارەکە تێکەشکێنێت ئەم ڕێگەیە زۆر هین نیانی ئەمە ێکێکە لە ڕێگەکان بەڵام زۆر کەس لەگەڵ ئەم ڕێگەیانە چونکە تۆ هەموو دەمارەکە بە یەکجار لەناوبێ ئێمە نامانی هەموو دەمارەکە لە ناوبەری ئەمانێ ئەو فەرعاد ناوبەرین کە ئێمە ئازارەکەمان بۆ دروست دەکات تەمان ئەگەر لە ئەشعەکە سێریکەیت سێری ئەم نەخۆشەکە من ئەم ڕسمم بۆی داناوە سێکە زۆربەی زۆری دانەکانی پڕ کردوەوە یان هەڵی کێشاوە ئەگەر سێریکی یان پڕی کردوەوە یان هەڵی کێشاوە لە نەخۆشەکە فەقیر ئەمە نەخۆشی هەرخۆمە لە نەخۆشەکە وای تەسەوورێ کرد کە مۆزوعەکە لە دانەکان باشە سێرێکی کێشەکە لە دانیان نییە ئەمە خانمێکە عمری تقریبان 7 ساڵە تقریبا ساڵێکە بۆم کردووە بەداخەوە ڤیددیۆکە ئیشناکە ئەگە ڤیددیۆکە ئیشی کردا ئێسامە ڤیددیۆیە ئەبینی ئەو نیدڵە باریکەیە بەس درێژە نیدڵەکە لەژێر جیازەکانە ئەیبێنە ژوورەوە ئەم سلایدی کەمان ئەمە بە شێوکی گشتی باسی سەرێشەکانەکات کە چۆنە سەرێشەکانمان چۆنە ئەگە سەری سەرێشەی ڕسمیەکەم بکەین ئەو سەرێشەیە کە جیوبەکانە ئەگەر ڕسمی دووەم سەیەکەین کە پێڵێن کلاستەر هێدێکیان هەریەک لەو سەر ئێشانە کاریگەری هەیە لەسەر دروست خۆی مشکلەیە تێکەڵاوە بێ لەگەڵ تێکەڵاوە بێ چونکە شوێنەکانیان نوکەکەی بۆی من ئەم سلای دەمهێنا شوێنەکانیان زۆر لێکەچێت بەڵام ئەمان مجموعەیەکە ڕێنماییەکە دوای بە نەخۆشەکەی ئەڵین دوای ئەوەی کە ئارێفەکانمان بۆ کرد کە لە وەختی خەوتنی چۆن بخەوێت چی دانە لەژێر سەریا وەختێکە مۆبایل و کە لاپتۆپشت بەکارهێنرێت ئەوانەش کاریگەری هەیە ڕێنمایەکان جێبەجێکان بۆی کە نەجاحەت بێنێ باشە نەشتەرگەری دکتۆر لە چ کاتێکە ئەم ئازارە لە ڕێگەی نەشتەرگەریەوانێ کۆتایی پێهێت یاخود نەشتەرگەری بێتە چارەسەرێک بۆ وەکومانجوبی زۆری ئەم ئازارە سەبەبەکەی نەزانراوە کە سەبەبەکەی نەزانراوە بێت تۆ ناتوانین نەشتەرگەری بۆ بکەیت نەشتەرگەری بۆ چۆکەی نازانین بەڵام ئەگەر بۆ نمونە لە کاتێک هەموو نەخۆشەکانە بێن فەحسانە بکەن بۆ نمونە فەحسی خوێنی بۆ بکەیت MRI بۆ بکەیت MRI با بڵێن فەحسی تەنوریەت فەحسی تەنوریەک هەیە لەگەڵیشە بۆری خوێنەکان MRI پێڵن بۆری خوێنەکانی بۆ دەرەکەیت لەمانە ئەگەر بۆ دەرکەوت ئەو دەماری پێنجەمە لە شوێنەکانە زەختی لەسرە یان تەسک بۆتەوە یان بۆریکی خوێن بە تەنیشتیان ڕۆیشتووە یان وەرەمێک هەیە لە ناو مێشکە ئەو وەختە تۆ خۆشببختانە ئەتوانی لە ڕێگەی کاسی سەریەوە عملیاتی بۆ بکەیت و ئەو دەمارە بەس من تا ئێسا دووسێ نەخۆشم بینیوە کە حتا ئەوەشیان بۆ کردووە دوای هاتوونەتەوە بە ئازارەوە هەر بە ئازارە هاتوون من نەخۆشەکەم هەیە گەنجیشم عملیاتیشی بۆ کراوە لە ئێران عملیاتێکی بۆ کراوە و عملیاتێکی سەرکەوتوشی بۆ کراوە بەڵام هەر بە ئازارەوە لە کوردستانەوە عملیات ئاکرێت بەڵێ لای خۆشمان لە دەرەوەی کوردستان باش ڕەنگە زۆر جار کەسانێک هەبن کە بڵێ و نەشتەرگەریەمان کردو بەڵام ئازاری ملمان بۆ دروست بووە ئەمان بۆچی بڵێ خۆی ئەبێت هینکین وەکوتمان شوێنەکان تێکەڵاو ئەبێت چونکە ئەو منطقەیە مجموعە ئازارمان هەیە کە لەو شوێنە کۆ ئەبێتەوە بۆ نمونە یەکێک لەوانە وەکوتمان نەخۆش هەیە وایزانی و جووبی هەیە جاروای ئازاری جووبەکە شەرعینەشت دەرەچێت نەخۆشمان هەیە مجرد دانیێشێکی بەسیتی هەیە وادێکە جاروانمان هەیە ئەم جومگەیەمان ئەم جومگەی ماستیکیشن باشە تووشی سۆفانە بێ عینەوە ئازارە دروستەکە بەڵام لە پرسیارە لە چوار پرسیارکردن لە نەخۆشەکە بۆ دەرەکێکەوە ئازارە مۆزوعەکەی ئەوە نییە
باشە یان جاری وا هەیە لە کاتی بەکارهێنانی مۆبایڵە یان لەمانەیە فقراتی مل فقراتەکان لە فقراتی مل و ئەمانە ئازارەکەی بە عینە شتێتەوە باشە خصوصا ئەو فقراتەکانی سەرەوە تا فقرەی سێ و چواری مل کە تووشی سەوەفانە بن یان تووشی ئینزیلاقە بن ئەو ئازارانە لێرەوە دەست پێکات بەو شێوازێت بەڵام ئەتوانیت بۆ فحوساتانە ئەم شتانە هەمی جیاکەیتەوە بزانینە دکتۆر هەندێک لە هۆکارەکانن هەروەکو ئاماژەت پێدانێکی دیارە هەنێکیشی نادیارە لە زۆربەی گرفتە تەندروستیەکانە ڕەنگە بڵێن خۆراک کەم تا زۆر کاریگەری هەبێ لەسەری هیچ توێژینەوەی شتێ هەیە کە خۆراک کاریگەری هەبێ لەسەر دروستبوونی ئازارە تەنها توێژینەوەکە بێت ئەو خۆراکانەیە کە بڵێن وروژێنەرنەوەکو تون و تیش ئەو خواردنانی کە تون و تیژن چونکە ئەبێتە هۆی وروژانی ئەو دەمارانەی ناو دەمی شیان دانەکان و شەویلگەکان ئەوانە زیاتر نەخۆشەکان زیاتر بۆ بەزۆکو کە خۆراک زۆر تەسیرێکی نییە. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و ڕێنمایەکانە زۆر سپاس بۆ دکتۆر عەتافایق کە بەڕێزیان پسپۆڕی بێهۆشکاری و چارەسەرکردنی ئازارە سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووین. بەڵێ خۆشەویستان ئێستاش ڕاستەوخۆ چینە لای هاوکارمان سەرباز کە لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە تایبەت بە ئامادەکاریەکان بۆ دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بڕیار وایە لە مانگی 5دا بەڕێوە بچێت دوو دیداری تر بەڕێوە چووە دیداری یەکەمیان لە دوهۆ بوو دیداری دووەم کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری کەرکوو بوو ئەمڕۆ بڕیار وایە ئامادەکاریەکان بۆ دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر بەڕێوە بچێت سەرباسڵاو لێ بێت بەیانیت باش فەرموزانیاری زیاتر لای تۆیە دیدارەکە چەند ڕۆژ دەخایەنێت و کێن ئەو کەسانی کە بەشداری دیدارەکە دەکەن و ئەو سێکتەر و ئەو بابەتانی کە لە دیدارەکە باسەکرێت چین؟ سنوور بەیانی تۆ و سەرجەم بینەرانی گەلی کوردستان باش دیداری یەکێتی لە شاری هەولێر بڕیارە لە سعات دەدا دەست پێ بکەواتە ڕێک نیو ساعتی دیکە دیداری یەکێتی لە هەولێر بە بەشداری یەکێتەکانی سنووری پارێزگای هەولێر دیدارەکە دەبەسێت ئێستا ینی ئەوەی کە لە مەڵبەندی سێرەخستنی هەولێر کە تێیدا دیدارەکە بڕێوە دەچێت سەرجەم یەکێتەکان پەیتا هاتوونەتە نێو بارەکەی مەڵبەندی سێ و ئێستا سەرجەم ئامادەکاریەکان تەواو کراوە. من بۆ قسەکردن لەسەر دیداری یەکێتی و ئامادەکاریەکان و با بڵێن دیدارەکە چەند ڕۆژ لە هەولێر دەخانێت ڕاستەخۆ میوانێکم هەیە بەڕێز دکتۆر مەجید حەمەدەمین لە پرساوی مەڵبەندی سێرەخستنی هەولێر کاک دکتۆر سڵاو دەبێتن ئەگەر پێم بڵێیت ئامادەکاریەکان تەواو کران بەخێر بێن سەر هورد و چاو بەخێر بێن سەر چاو ئیترەوە مەڵبەندی هەولێرە و ئەوڕۆ دیداری یەکێتێ لە هەولێر دیداری ڕۆشنبیری یەکێتی دیداری فکری یەکێتیە لە هەولێر پاش یەکەمین دیدار لە دۆهۆکی دەلال بوو دووەمین دیدار لە کەرکووک قوسی کوردستان بوو ئەوڕۆ سێمین دیدار لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە خۆتان دەبینن یاین بە هیچ نەوەشی ناتوانین بەڕاستی ئیستیعابی و قەڵەباڵغێ بکەین قەڵەباڵەکە هەموو شوێنێکیدا ئەوە کردیا خەڵک زۆر تامەزرۆی ئەو دیدارەیە زۆر تامەزرۆی مشارەکەکردن لە لێژنەکانی ئەو دیدارە لە هەر سێزە چواردە لێژنە حەز دەکا مشارەکە بکە من ڕۆحیەتی بیدایەتی ساڵەکانی بیدایەتی هەشتا دەبینیم بەڕاستی لەو خەڵکی وا هەبوو خۆی تەلەفۆنی کردێ گۆی دکتۆر مەجید بن دەتوانم مشارەکە بکەم لە فلان لێژنە و فلان لێژنە و فلان لێژنە مەبەستم خەڵک بە پیر یەکێتیەوە دی بەڕاستی ئێستا الحەمدولیلا وەزعەکان و خەریکە متمانەی حزب و خەڵک و جەماوەرەکە بە باشی دەگەڕێتەوە هەموو ئیستعداداتەکانشمان وەرگرتیا لە قاعە لە دەرەوەی قاعی خۆشتان دەبین ئێستا ئەو سکرینە و ئەو هەموو خەڵکە لە عەوشەکە دانیشتیا لێژنەکانمان تەوزیع کردێ بەسەر هۆڵەکانی مەکتەبی سیاسی و هۆڵەکانی مەڵبەند ئومێدەوارینە سەعات 2 تا 5 ئومێدەوارینە سەعات 2 تا 5 لێژنەکان کاری خۆیان تەمام بکەن و ئاوراقەکانی خۆیان تەقدیم بکەن راپۆرتەکانی خۆیان تەقدیم بکەن وەکو راپۆرتی هەولێر و سۆران و کۆیە و قەرەچووخ کە هەموو پارێزگای هەولێر دەگرێتەوە بۆ ئەوەی ئەو راپۆرتە ئینشاءالله لە دیداری گشتی یەکێتی ئینشاءالله ئەویش هەر لە هەولێر دەبەسرێ ڕنگدانەوەی هەولێرەکانی بەڕوونی بە وازەحی تێدا دیار دەبێت. دیدارەکە لە هەولێر چەند ڕۆژ دەخایەنێت ئەو دیداری ئێستا هەیە ئەو بەیانیە و ئێوارەکەی تا سعات 5 ئێوارە دەخایەنێ
زیاتر مەبەستمان کۆکردنەوەی دیدی هەموو شارەکان و لە قاعیدەی حزبی هەتا دەگاتە سەرەوە لەو شارە کۆکێنەوە دیداری گەورە دیداری گشتی بە تاکید هەفتێک دەخایەنێ. نەخێر شتەکە زۆر لە کادرەکانی حزب گەورەترە زۆر فراوانترە حزبەکان بەشدارن دۆستەکانمان بەشدارن جەماهیرەکەمان بەشدارە ئەوەی کەم تا زۆر لە دەوری بەرنامەی یەکێتی لە دووریان لە نزیک کۆبۆتەوە ئەمانیش بەشدارن. بەڵێ هەر ئەمڕۆ هەر کادرێکێکی لە کام لێژنە مەبەستێتی هەر چواردە لێژنە کە دێتن بۆی هەیە کە ڕێیەکی معقولی پێبی ئەو ڕێیە جێ بکەینەوە لە راپۆرتی گشتی هەولێر و پاشان لە راپۆرتی گشتی دیداری یەکێتیش. چنوور منەمەوێت بەڕێز ڕێباز بێرکۆتیش وەربگرم لێرە کە ئەویش ئامادەیان هەیە وە جگەلەوە ینی ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی وە سەرکردایەتی ینی جەماوەرێکی زۆر هەم لە کادیران لە ئەندامانی مەڵبەندی سێ و مەڵبەندەکانی دیکەش ئامادەیانە کاک ڕێباز ئەم جۆش و خۆشەی یەکێتیەکانی هەولێر چیمان پێ دەڵێت؟ وەڵام دیدارێکە بۆ هەڵسەنگاندن و تەقدیر مووقیفی حزب و کاری ڕێکخراوەی کاری حکومی و هەموو ئەو شتانەی کە لە بەردەم ئێمەدایە بۆ کارکردن بۆ زیاتر باشکردنی بارودۆخەکە بۆ ئەوەی ئێمە بزانین لەکوێ نەقسمان هەیە لەکوێ خەلەلمان هەیە بۆ ئەوی چۆن جەماوەری خۆمان ئەگەر خەلەلێک هەیە ئاشتیکەینەوە. ئومێد دەکەین کادیرەکانی یەکێتی بە کچ و کوڕ و لاوانی گەنجی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕۆحیەتی برایەتی بە ڕۆحیەتی لێکتێگەیشتن بە ڕۆحیەتی ئەوەی لە ڕابردوو ئەم خەلەلانەی هەنەن دووبارە نەبنەوە و چاچی بکەین بەرەو پێشەوەی بین. کاک حاکم سابیریش لێرە ئامادەیان هەیە وەکو لێپساوی مەڵبەندی بیستی قەرەچوخ کاک حاکم دەمەوێت پرسم کادیرانی سنووری مەڵبەندی قەرەچوخیش تێدا بەشدارن لە لیژنەکان ئەگەر پێم بڵێیت سەرجەم لیژنەکان زۆر سوپاس بۆ ئێوە بۆ بەیانیە بڵێ مەڵبەندی قەرەچوخێکێکە لە مەڵبەندانەی کە بە گەرمی تێدا بەشدارە لەبەر ئەوەی چونکە هەندێک کێشە و مەشاکل و هەندێک لیژنە هەیە پەیوەندی خاص بە مەخموروێ وەکو ناوچە کێشە لەسەرەکان مادەی 140 کە تایبەتە بە منتقەی مەخمور و ئێمە وەکو مەڵبەندی مەخموردا بەش بووین بەسەر کۆی لیژنەکاندا و تەنها ئەو لیژنانەی زۆر فەنینە هێشتومانێتەوە بۆ ئەوانەی کە دکتۆرای لەو بوارە هەیە و فەنیات و ئیدارەی لەو بوارە هەیە ئەوانی تریش بەڵام لەو لیژنانەش هەر بەشدارین ئەوانی تریش بە قورساییەوە بەشداریمان کردیا و لە لیژنەی 140 خۆمان ئینشاڵڵا هەم ڕئیسی لیژنەکە کاک دکتۆر ئەمیر نامیقە خەڵکی مەخمورە هەمیش ئەندامەکان لە لیژنەکە زۆر بە قورسی ئێمە بەشداری دەکەین و ئەم دیداری هەمومانە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانە دیداری هەرێمی کوردستانە دیداری چۆنیەتی ڕوئیای هەرێمی کوردستان بۆ بڵێن بۆ هەموو ئیش و کارەکانی کە چ لە حکوومەت چ لە حیزب چ لە ڕێکخراوەکانی مەدەنی چ لە ڕێکخراوەکانی تر و هەتا مەدەنیەکیش هەتا جوتیارانیش هەتا کاسبکارانیش هەمووی تێگڕا ڕوئیای یەکێتی و ڕوئیای خەڵک بۆ ئیشی یەکێتی چ بێ بۆ ئەوەی هەم خەڵک خۆشگوزەران بێ هەم خەڵک مرتاح بێ هەم ئازادی بەرقرار بێ هەم عەدالەتی کۆمەڵایەتی. زۆر سوپاس زۆر سوپاس. ئەنی چنوور ئەوەی کە هەیە لە ئێستادا سەرجەم کادیران و هاوڵان هاتوونەتە بارەگای مەڵبەندی سەیرخستنی هەولێر و ئەمڕۆ سەرجەم با بڵێن واقعی ئەو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرسە سیاسی کۆمەڵایەتی ئابووری سەرجەم ئەو پرسانەی کە پەیوەندیدارن هەم بە کوردستانیان بە شێوەیەکی گشتووە هەم بە دۆخی حزبی ژوا یەکێتی دەوێت خۆی نوێ بکاتەوە بە تایبەت لە ڕووی با بڵێن دنیابینینی یەکێتی بۆ سەرجەم پرسەکان و چنوور لە کاتەکانی دیکەش لە کاتی دەستپێکردنی دیدارەکە ئێمە ڕووماڵی بەردەواممان دەبێتن. بەڵێ سپاس بۆ هاوکارمان سەرباز کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادە بوویت تایبەت بە ئامادەکاریەکان بۆ دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر کە ئەمڕۆ بەڕێوە دەچوو. سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی زانیاریەکانت سپاس بۆ میوانەکانت.
لە زۆربەی ناوەندە ئەکادیمیەکاندا فستیڤالی ساڵانی خۆیان ئەنجام دەدەن. اینجا ئەمڕۆ پەیمانگای تەکنیکی هەڵەبجە فستیڤالی خۆیان ئەنجام دەدەن بۆ بەزیندوهێشتنەوەی کەلەپوری کوردی و ڕەسەنایەتی. ڕاستەوخۆچین لای هاوکارمان فەرحان حەمەخان کە لە هەڵەبجەوە لەگەڵێمەدا ئامادەیە. فەرحان سڵاو لێبێت، بەیانیت باش، فەرموو مایک و زانیاریەکان لای تۆن تایبەت بە فستیڤالەکە چی هەیە بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە؟ بەڵێ چنوور سڵاو لێەوە لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆ دووەمین فستیڤاڵی زانکۆی هەڵەبجە بەڕێوە دەچێت لە فستیڤالەکەدا کە بڕیار وایە لە سەعات دەدا دەست پێ بکات تاوەکو سەعات 2:30 خولەک بخایەنێت. لێرە کۆمەڵێک بابەت هەیە. دەستپێکی فستیڤالەکە کۆمەڵێک وتار هەیە، وتاری سەرۆکی زانکۆوە هاوکات لەسەر لە بەیانیدا ژمارەیەک مەڕاستیمی جیاجیا لە ناو زانکۆی هەڵەبجە دەکرێت. دواتر کۆمەڵێک پێشەنگای زانستی لەلایەن بەشە جیاوازەکانی زانکۆوە کراوەتەوە، مامۆستایان و خوێندکارانی زانکۆ بە پۆشینی جلوبەرگی کوردیەوە بەشداریان کردووە کە تێیدا ئەمە لەم فستیڤاڵ ئەوەیە هەم لەلایە گرنگی بە کولتور و بەرهەمە کوردەوارەکان بدێتەوە، لەلایەکی دیکەشەوە بابەتە زانستیەکان لە ڕێگەی توانەکانی خوێندکارانەوە بخێنە ڕوو. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دکتۆر سیروان حامید سەرۆکی بەشی یاسا و ڕاگری کۆلێژی یاسام لەگەڵای بە دکتۆرە گەر پێمان بڵێن دووەمین فستیڤاڵی زانکۆ چی تێدا نمایش کراوە ئەمڕۆتانوێ لە ڕێگەی فستیڤاڵەوە وەکو زانکۆی هەڵەبجە چی بگەین؟ زۆر سوپاس. دووەمین فستیڤاڵی زانکۆی هەڵەبجە لەژێر ناونیشانی فستیڤاڵی زانستی و کەلتوریە. هەموو بەشەکانی زانکۆمان بەشداریان کردووە پێی پسپۆڕێتی خۆیان. هەندێک لە بەشەکانمان لە ڕووی زانستیەوە ینی کاروباری زانستی و چالاکی زانستیەکانیان بەشداریە بن، بەشی فیزیا، بەشی کۆمپیوتەر، بەشی هەندەسە و بەشێکی کەی بەشە زانستیەکان بەشداریەکەن لە ڕووی کەلتوریەوە و یانەوێ کەلتوری ناوچەکە و کوردستان پیشانی هەموو میوانە بەڕێزەکان دەن. زۆر زۆر سپاس بۆ ئێستا. دکتۆر ئاکۆگە جەنابەت بیت ئێرە ئەو چالاکیانە چین لێرە ئامادەتان کردوون بۆەوەی کە ئەمڕۆ پیشانی ئەو کەسانی بەم خوێندکاران و هەموو ئەو کەسانی بن کە یانەزان. بەڕاستی ئەمڕۆ چالاکیەکانمان دوو جۆرە، چالاکی زانستیمانەیە و چالاکی کەلتوریمانەیە. چالاکی زانستیەکان کۆمەڵک بەشی زانستیمانەیە خوان لە کۆمەڵک چالاکی زانستیا بینێتەوە وەکو هەندەسە و فیزیا و کۆمپیوتەر ئەوانە کۆمەڵک چالاکی ئەکادیمیان زانستیان کردەوە. بەشەکەی کەیان چالاکی کەلتوری. ئێمە هەوڵمانەوە خوێندکارەکان لەناو هۆڵەکانەوە بێنینە دەرەوە فێری ئەویان بکەین چۆن چالاکی بازرگانی بکەن. لە ئەمڕۆ هاتوون خواردنیان دروست کردەوە، کۆمەڵە چالاکی جوانیان کردو ئەو ناوەیان ڕازاندۆتە پێشوازی لە میوانەکانەکەن بە شێوازی تایبەت بە شێوازی ئەتەکێتی بازرگانانە و پاشان ئەو خواردانە بە شێوازێکی سروشتی هەموو جۆرە خواردنە کوردەوارەکانیان دروست کردووە بۆ پێشکەشی میوانەکانیەکەن. هەردووکتان وەرنە ئێرە ئەم دوو خوێندکارەشم لەگەڵا پێم خۆشە پێم بڵێن لە ئەمڕۆ لە فستیڤالەکە چیتان ئامادە کردووە تا چەند پێتان خۆشە ئەم فستیڤاڵات؟ سەرەتا بە خێراتنتانەکەم ئێمە وەکو خوێندکاری بەشی بازرگانی نێودەوڵەتی هەستاین بە ئەنجامدانی ئەم شوێنە و شوێنێکی کللتوری ئەڕازانومانەتەوە کە لێرە خوێنی خواردنمان ئامادە کردووە بۆ وەکو خوێندەکەی خۆمانەتوان و پرۆسێکی مارکێتین بەکاری بێنین کە تیکتمان دروست کردو خواردنەکان لێرەوە ئەفرۆشینەوە. لە پرۆسەکە بێ بەرامبەری تایە خاترتانەگرین وانی هەر کەسێک خواردن بخوابێت تیکتان لا ببێت. بەڵێ باشە تۆ پێم بڵێ ئەم فستیڤاڵانە تا چەند گرنگن بۆ؟ بەخێر بن سەرەتا هیوادارم ئەم فستیڤاڵ بێ بە کولتورێک بۆ هەموو ساڵێک بکرێت و ئەمە شتوانێت بێ بە ئەزمونێک بۆ ئێمە بکو بەشی بازرگانی. جگە لە بەشەکەی ئێوە ئێستا بینن چەندین بەشی تر چالاکیان نمایش کردووە، سەردانیانەکەن، سەیری بابەتەکانیانەکەن. باڵێ بێگومان بە شێوەیەکی گشتیکردنەوەی پێشەنگای کولتوری و زانستی بۆ خوێندکاران تا چەند؟ زۆر زۆر گرنگە لەبەرەوەی ئەتوانین باشە لێرە چیتانەوە خۆتان نمایش کردووە؟ ئێمە شتە کوردەوارەکانمان زیاتر نمایش کردووە، خواردنە ئیتر ئاو وشکێ و سەرکان خۆش. بەڵێ چنوور دیارە بەوە ڕابۆچوونی چەند خوێندکارێک بوو کە لێرە بەرهەمەکانی خۆیان خسووەتە ڕوو بڕیار وایە لە سەعات دەدا چالاکیەکان بە ڕسمی دەست پێ بکەن و لێرە ژمارەیەک چالاکی دیکە پێشکەش بکەن کە ئێمە هەوڵ دەدەین لە گەشتەکانی دیکەی هەواڵی چا بە شێوەیەکی ڕاستەوخۆ زانیارەکان بگوازینەوە. سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵ ئێمە دامادە بووی تایبەت بە فستیڤاڵی پەیمانگای تەکنیکی هەڵەبجە بۆ ئێمە و بۆ بینەران دوان و زانیارەکانی بۆ گواستینەوە. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای یەکێکتر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی دەنگ و ڕەنگی هەولێرە با بێکۆ بینەری بین و گەڕێنەوەلاتە. لە چێلێکیستانە مێرگە چەکۆی شەخ مەمودیا کانیە سەر بە زێڕاتویستانە
لس رسمية قردة قردة رواند زياكوس بيه بزانه دفا بسم بينا شيب دمي ويلا عاشي عبد اللاغي اگر شوق صداد قبل دباري لغني وسب ما رقل خوص في الكوسيني دوي لنا دويني دلو كدستي دبا غريب جيرا بون ما تبا بروا بسمار ربن بيزنا بالا هزمة عزيزة من تيك بتندمار بابني بغريبي بەڵێ عزیزان هەر تایبەت بە ئامادەکاریەکان بۆ دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر ئەچینە لای پەیامنێرمان کاروان مەزعود کە لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاروان سڵاو لێ بێت، بەیانیر باش دوایین زانیاریەکان لەسەر دیدارەکە و ئەنجامدانی دیدارەکە چین بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە. چنوور بەیانیتان باش بە ڕۆژێکی باش بۆ هەموو لایەک. دیارە کەمێک بەر ئێستا هاوکارم سەرباز لەگەڵتان بوو بەشێک لە زانیاریەکانی بۆ گواستنەوە. دیارە ئەمڕۆ لە شاری هەولێر و لە هۆڵی شەیدانیەکی شوبات دیداری یەکێتی لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. ئەم دیدارە بە بەشداری مەڵبەندەکانی هەولێر و کۆیە و سۆران و قەرەچووخ دەبێت بۆ ئەو قسەکردن و گفتوگۆکردن لەسەر ئەو لیژنانەی کە لە دیدارەکە بڕیاری لێدرا بۆی کە دواتر ڕاستپاردە و خاڵەکانی کۆبگرێت و لە دیداری ئەگەر پێم بڵێ بایەخی دیداری یەکێتی لە چیدایە، ئەم کۆبنەوەی کادران و ئەو هەموو مەڵبەندە لە هەولێر گرنگی لە چیدایە؟ دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر کە کاقوبات تاڵەبانی ڕاستپێدراوە بۆ دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان کە ساز دەکرێت ئەمڕۆ. گرنجەکەی لەوەدایە کە بەشداریکردن لە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەپدەیتکردنەوە و نوێبوونەوەی حزبەکەمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و هەمیش حکومڕانی بە سیستەمی سیاسی و دەسەڵات و هەموو سێکتەرەکانی کە لە ژیان و لە ژیانی حزبایەتیشدا هەیە بەشداریکردنی ئەم هەموو مەڵبەندانە بە تایبەتی هەر چوار مەڵبەندی سنووری پارێزگای هەولێر و سۆران و کۆیە مەخمور و بەشداریکردنی ئەو هەموو کادیرە پێشکەوتووەکە ئەمڕۆکە هاتوون هەرێکە لە لیژنەی تایبەت و مختصن بۆ ئەوەی کە بتوانن پیاچوونەوەیەک و ئەپدەیتکردنەوەی و نوێکردنەوەیەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت و لیژنەکان زۆر دابش کراون بەسەر 12-13 لیژنەدا و هەموو خەڵکی تایبەتمەند و لە بارەکەی خۆیدا هاتوون کە زۆر بۆ نمونە ئەگەر باز لە ئەو لیژنانەی ئێمە لە سنووری کۆیە کاتون زیاتر هەمویان پێک هاتوون لە وادیری حزبی و لە مامۆستایانی زانکۆ لە دکتۆر و پرۆفیسۆرەکان کە هەرێکە تایبەتمەندی خۆیان هەیە لە کە باز لە بەرنامەی سیاسی و سیستەمی حکومڕانی دەکرێت. ئەمانە خەڵکی زۆر سێ دکتۆرا و پرۆفیسۆرمان هێناوە بۆ تایبەت ئەو لیژنە بە نمونە کە باز دەکەم. واتە دیارە گرنجەکەی خۆی لەوەدا ئێمە بەشداریکردنی کەوا نوێبوونەوەیە دڵخۆشکەرە و یەکێتی نیشتیمانی کوردستان هاتۆتەوە خەت بۆ ئەوەی کە بەخۆی دابچێتەوە و ئومێدبەخشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ هەواداران و میلەتەکەمان. بەڵێ چنوور دیدارەکە بەردەوامە. من کۆمەڵێک هەڤاڵی دیکە وەردەگرم. من دکتۆر عزت سابر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەردەگرم. دکتۆر بەیانیت باش ئەگەر پێم بڵێت جگە لەو دیدارە لە ڕووی با بڵێن ئابووریەوە چۆن دیداری یەکێتی با بڵێن گۆشەیەکی بۆ بەشی ئابووریان لایانی ئابووریش کردوتەوە بۆی کە زیاتر لە خەمی خەڵک و لە با بڵێن لە گوزەرانی خەڵک بەندە لەگەڵ هەڤاڵ شوانقادر لیژنەی کارگێڕی دارایی و حکومڕانی لە ناو دیداری یەکێتیە سەرپەرشتیەکەین بە هاوکاری کەسانی سپەڕ و شارەزا. ئەمانەوێت دیدی یەکێتی بۆ خەڵکی کوردستان ڕوون بکەینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ شەفافیەتە، لەگەڵ لامەرکەزیەتە، لەگەڵ دابەزاندنی دەسەڵاتە بۆ پارێزگاکان، لەگەڵ ڕوونی و شەفافیە، لەگەڵ پرۆسەی نەوتە. خۆتان ئەزانن نەوتێکی زۆر بەرهەم دێوە فرۆشرێ و موچەوەکو پێویست لە کاتی خۆیان ناگاتە دەستی هاوڵاتیان. لەگەڵ دیدی یەکێتی ڕوون بکەینەوە بۆ گەنجەکانمان، بۆ لاوەکانمان، بۆ هەموو خەڵکی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵەدات
خۆشگوزەرانی بۆ دانیشتوانەکەی دابین بکە عەدالەتی کۆمەڵایەتی بگێڕێتەوە. نمونەیەکت بۆ بێنمۆ لە کاتی کۆرۆنایە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو پشتی بەلا مەرکەزیەت بەست لە ماوەی 6 ڕۆژە 5 خستەخانەی گەورە لە کوردستانە کرایەوە ئەوە گەل لا مەرکەزیەت نەدرایە بە پارێزگاکان بە 5 ساڵی تر خستەخانەیەک ناکرایەوە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێی ئەم دیدارانەوە ئەیەوێت بە خەڵکی کوردستان ڕابگەیەنێت کە هەوڵی جددیەدات بۆ خۆشگوزەرانی بۆ دانیشتوانەکەی بۆ خەڵکەکەی بۆ گەڕانەوەی عەدالەتی کۆمەڵایەتی بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجەکان بۆ نەهێشتنی گەندەڵی لە هەرێمی کوردستانە. سپاس بۆش. بەڵێ چنوور دیارە زۆرترین هەواڵ لێرن زۆرترین کادری پێشکەوت و هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی لێرن بۆیە من دەمەوێت بۆ چوونی ئەوانی ژوەر بگرم کە ئایا گرنگی ئەم دیدارە لە چیدا پێم بڵێ گرنگی دیداری یەکێتی بایەخی دیداری یەکێتی لە ڕووی دیپلۆماسیەتی کرانەوەی زیاتر یەکێتی بە ڕووی دەرەوە نا دیداری یەکێتی نوێبوونەوەیە لە دوای کۆنگرەی 4 بە گۆڕینی شێوەی پێکاتەی سەرکردایەتی بە گۆڕینی سیستێمی سەرکردایەتی و نەفەسێکی تازە نەوەیەکی نوێ ئیتر ئەو چوارچێوەی فکری و سیاسی ساڵی 1975 لە چوارچێوەی یەکێتی نیشتیمانی بۆچی الاتحاد الوطنی مازە کە لەن جەنابی مام جەلال و نووسرا بوو لە هەیەی دامەزرێنەر هینی دابوو پێویستە ئێستا نوێبوونەوە هەبێ نوێبوونەوەی بگونجێ لەگەڵ وەزعی ناوخۆ لەگە وەزعی هەرێم لەگە وەزعی دەرەوە و مەجموعەیەکی پرسیاری زۆر گەورە هەیە وەڵامی و پرسیار نەبدەنەوە مەسەرەن پرسیار بدەنەوە وەڵام بدەنەوە لەسەر سیاست و دەوڵەت لەسەر اقتصاد و تیجارەت و ئەمنی غیزایی لەسەر پەیوەندیە نێودەوڵەتیەکان و دیبلۆماسیەکان لەسەر پەروەردە و خوێندنی باڵا لەسەر یەکسانی جەندەری لەسەر خوێندکاران و لاوان لەسەر کێشەی لاوان و هینانە پێشەوەی ئەو فۆرمانەی کە کێشەی لاوان چارەسەر دەکە و ڕێدەگرێت لەو هیجرەتەی بۆ دەرەوە دەکرێت و دۆزینەوەی هەلی کار بۆ کرێکاران و پێشخستنی بارودۆخی اقتصادی لەگەڵ ژمارەیەکی یەکجار زۆر لە بواری ئەمنی و بەرگری و لە هەموو بوارەکانی تر. بڵێ چنوور ئەمە دید و سەرنجی هەواڵانی یەکێتی بوو کامڕۆ لە شاری هەولێر لە دیداری یەکێتی بەشدار دەبن و با بڕیارە سەعاتدا دیدارەکە دەست پێ بکە و کاتیش ڕاستەخۆ لەگەڵتان دەبین بۆ گواستنەوەی وردەکاری و ڕووداوەکانی دیداری یەکێتی ئەمڕۆکە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت من دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان کاروان مەسعود تایبەت بە ئامادەکاریەکان بۆ دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ لە هەولێر بەڕێوە دەچێت. سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی زانیاریەکانە سپاس بۆ میوانەکانت لە گەشتەکانی تری هەواڵدا جارێکی تر وەرتان دەگرینەوە. گەیشتینە کۆتایی پرۆگرام و کاتێکی خۆش ئاسوودە بن.